بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان، بۆ بەرنامەی ئەم جارەی تەندروستی چەند ڕوودا و هەواڵی تازەمان بۆتان حازر کردووە کە هیوادارم جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. بەڵام ئەو هەواڵ ڕووداوانە ڕەبتی هەیە بە جیهانی زانست، جیهانی علم و پزیشکی. لە ماوەی کام بەرنامەیەوە ئەیبینن لە ماوەی 2 هەفتەی پێشوە هەواڵێکیش بڵاوە بووە و کە بازێ لە مەسئولین ئەوانەی کە لە ئاموزش علومن لە ئێرانە ڕایان گەیان کە وەکو ڕشتەیەک تبی سنەتی یا تبی ئیسلامی ئەبەنەوە بۆ ناو دانیشگاکان، یانێ لە سەردەمێکە کە زانست هەر ڕۆژ ئەڕواتە پێشەوە، کاربەدەستانی حکوومەتی ئێران لە زمینەگەر تەندروستی و پزیشکیە خەریکن بەرەو دواوە ئەڕۆن بە جێگەی ئەوە کە چارەسەرێک بدۆزنەوە، ڕێگە حەلێک بدۆزنەوە، چۆن لە سەردەمی کۆرۆناکە ڕۆنی بەنەفشە و یا ئەوەی کە چەندانە پاستاریان هاور بە شتێک وەکو سینی خەریکم بە شۆن ڤایرۆسی کۆرۆناکە ئەگەڕان، ئەوە ئاکامی 40 چەند ساڵ حکوومەتی ئیسلامیە لە ئێران، یا بەپێی ئەو ئەخبارەی کە ئەمڕۆ ئەبینرێت بۆ وێنە ئاپاندیس، ئەمڕۆ وەکو پێشتر بەشێکی زۆر لە ناوسک هەڵنادڕن، یا بۆ بەردی گورچیلە کە پێشتر بە تێغی جەڕاحی ناوزکیان هەڵەدڕی. ئیسا علم وای پێشرەفتی کردووە کە بە دووربینێک کە بە وایر یا سیمێکی چکۆلە وەسڵە ئەڕۆن شوێنەکە دۆزنەوەی ئاپاندیس بێ، بەردەکان بێت، دەری تێرن. بەڵام بەپێی ئەو هەواڵانەی کە هەیە بەهۆی ئەو وەزعی کە لە ئێرانە هەیە، دکتۆرەکان دیسان ناچار و جەڕاحەکان ناچار بوونەتەوە کە بڕنۆ بەلای ئەو بەهۆی ئەوەی کە هیچ ئیمکاناتێک نییە حتا لەباری تەجهیزاتی شەو ئەوە دابەزیوە ئۆفتی کردووە کە بۆ دەرهێنانی ئاپاندیس یا شکاندنی بەردی گورچیلۆ دەرهێنانی چوبنەتەوە بە شوێن ئەو ڕەوەشە کلاسیکە قەیمیگەرە کە جەڕاحی بوو بە تێخ و بە چەخۆی جەڕاحی، ئەوەی کە ئەیبینین لەلایەکەوە خەبەرگەی وا هەیە لە ئێرانە. بەڵام ئەوەی کە ئیمڕۆ ئێمە پێشکەشتان یەکەین چەند خەبەری تازەست کە لە جیهانی پزیشکیە، جیهانێکە بەپێی زانست، بەپێی تەجروبە و ئازمون و خەتا، تاقیقاتێکی زۆر، ئامارێکی زۆر تا نەتیجەی کولیەکەی یا ئەو نەتیجەی موسبەتی ڕاگەێنن ئاوا لەسەری تاقیقە کردێت، نە ئەوەی کە پەنابرگێتەوە بە ڕۆژگەری کە پوچەڵ بووەتەوە، هەرچەند کە وتم ئەوە شتێکی بەعید نییە. 5 یا 6 یا زیاتر ساڵەوە پێش بوو کە یەکدانە مەلا کتێب هاریسۆنی خستە ناو ئاگرەکە سووتاندی وتی ئەوە هیچ نییە. بەڵام هابڕووینە سەر ئەو جیهانی ڕاستی زانستی، ئەو چەند هەواڵە تازەتان بۆ پێشکەشکەین. لە مانگی مەی ئەمساڵ، یعنی لە مانگی 5 زاینیدا 2 واکسن تایید کرا کە نەتیجەکەی موسبەت بوو. ئەو واکسنیشە بۆ نەخۆشیک دروست کرا بوو کە بە ناو RSV ئەناسرێت. RSV نەخۆشی کە هەروەکو ئانفڵانزا عەلایمەکەی وەکو هەڵامەت یا سەرماخوردگی وایە، بەڵام ئەتوانێت تونتر بێتەوە، تەشدیدترەوە بێتەوە. ئەوەی کە بە ئێرانە و ڕەبتی هەیە بەهۆی ئەوەی کە ساڵی ڕابردوو کۆرۆناکەیش لە ئێرانە بوو، ئەم نەخۆشیە بوو. بەڵام نەخۆشیەکە بەهۆی ئەوەی کە کۆرۆناکە بەربڵاو بوو، کۆرۆناکە ئەخبارەی لەسەر دێڕی ئەخبارە بوو، نە لە ئێرانە لە کۆی گشتی کوڕەی زەوینە ئەخباری بوو، ئەم نەخۆشیە کەفتە پشتگوێ. بەڵام بۆ هەوڵیان بۆدا بۆ کەفنە تەقالا، ئەو تەقالایشە لەلایەن لە ئامریکاوە بوو، بەهۆی ئەو ئامارەی کە لە ئەمریکا بڵاو بووە و
ئەم نەخۆشیە کە ڤایرۆسی سنششیاڵی تەنەفوسی، بەڵام هیچ ناوێکی نییە لە تواو زمانەکانە هەر بە RSV ئەناسرێت. ئەم ڤایرۆسە توانی ساڵی ڕابردوو 177,000 دانە لە تەختەکان بیمارستان لە ئامریکا بۆ ئەم نەخۆشی کەسانە بێت کە ئەم نەخۆشیانە گردووە، ئەم ڤیرروسیانە توش بووە. وە لە ناو ئەو 177,000 دانە کە بستەری بوون لە نەخۆشخانەکانە یا لە دەرەوەی نەخۆشخانەکانە، تەڵەفاتێکی زۆر یانە 14,000 کەس بەهۆی ئەم ڤایرۆسە و گیان خۆیانیان لە دەستا. بۆ هۆیەوە کە تەڵەفاتێکی زۆر بوو، کەفنە تەقالە توانیان دوودانە ڤاکسن دروستکەن. ئەو دوو ڤاکسنیشە هەردووکی تاقی کراوە، نەتیجەکەی موسبەت بوو. یەکێکی ناوی RXV-ە کە دوو تەزرێقە، RXV دوو تەزرێقە لە فاصلەی 21 ڕۆژە، یانێ لە یەکەم تەزرێق کە کرا یەکەم ڤاکسن کە کوتا دووم تەزرێقی دوای 3 هەفتەس کە تەزرێقە کردێت. بەڵام ڤاکسنی تریش کە دروست کراوە ئابڕێسووە کە ئەم ڤاکسنە فقط یەک تەزرێقە. لە ئێرانیشە ساڵی ڕابردوو خەوەرێ بڵاو بووە کە ئەم نەخۆشیە هەیە، بەڵام لەوێ وا وترا کە گەورەکان تووشی نابن، فقط مناڵان تووشێ بن کە وانە گەورە و مناڵ یەکەوە تووشێ بن. بەڵام بەهۆی ئەوەی کە مناڵان سیستم بەدەنیان زەعیفترە، ئەتوانێت لەوان علایمەکە شەدیدتر بێت و خۆی تونتر نیشان بات. ئەم نەخۆشیە RSV نەخۆشیێکی ڤیرروسیە، نەخۆشیێکی ڤیرروسیە دەرمانی نییە، ئەبێ هەر بە دوایە بگەڕن تا ئەوەی کە ڤاکسنێکی بۆ دۆزنەوە کە وتم ڤاکسنەکەیشی دۆزراوەتەوە کە ئێمە لێرە خەوەرەکەیمان بۆتاندا. زۆر مسریە، یانێ بەڕاحەتی لە کەسێکەوە بە کەسێکی تر ئەگوازرێتەوە، و هەروەها علایمەکەی لە سەرەتاوە خەفیفە، یا ئەتوانێت تا ئاخر دەورەی یا چە لەو عنێکە کومن نەخۆشیە بەستا ئەوج خۆیەگرێت لە پیکەکەی ئەڕواتە سەرەوە، ئەتوانێت علایمەکانی خەفیف بێت، بەڵام ئەتوانێتیش ئەو خەفیفی و کزی علایمە نەمێنێت و بە شێوەگەرێک شەدیدتر خۆی نیشان بات. ئەوانەی کە تازە لە دایکە بن، ئەو مناڵانەی کە تازە لە دایکە بن، یا کەسانی کە بە ساڵاچوون بە تایبەت تەمەنی سەرووی 80 ساڵەوە زۆر زەعیفن لە بەرابەر ئەو نەخۆشیە، بۆیە کە لەوانە ئەتوانێت بە توندی جیا لەوەی کە دەستگای هەناسە تووشە بێت، دەستگای هەناسە بەشی خواروو یا تەحتانیشی یان توش کات، یان نسیەکانیشیان دەرگیر بن و لەوان خۆی تونتر نیشانەدات. دەرمانیشی نییە، بەڵام کنترۆل علایمە، یانی کەسێکە یا تای هەیە ئەو تایە تێر نەخوارەوە، یا مایعاتی پێدەن، ئیزە مایعات بە شێوەی سوپ پێدەن کە بۆ ئەو جوبران بێهێزی و کەمهێزیە بێت کە لەو کەسە دروستە بێت. نیشانەکانی تقریبا نیشانەکانی لە گەورە ساڵ و مناڵ و جوانە جیان کردوێتەوە لەگەڵ ئەوەی کە زارۆک یا و مناڵانێک کە تازە لە دایکە بن نیشانەکانیان جیا کردوێتەوە. زۆرتر دەستگای هەناسە لە بەشی ژوورو یا بەشی فەوقانی توش ئەو نەخۆشیە بێت RSV، بەڵام ئەتوانێت بەهۆی تونبوون و شەدیدبوونی ئەو نەخۆشیە دەستگای بەشی خواروی دەستگای یا کۆندامی هەناسە کە سیەکانە لەوێش تووشی ئەم نیشانە و ئیلتیهاباتە بێت. علایمەکەی RSV لەو مناڵانەی کە زۆر بچووکن، ینی لە خواروی 9 مانگ بەرەو خوارن یا تازە لە دایک بوون، ئەتوانێت نیشانەکان خەفیف بێت، وەکو ئەوەی کە فقط لە بەشی سەروی دەستگای هەناسە و بێت، کۆندامی هەناسە بێت، یانێ لوت و قڕگ و لە سینوسەکان لە سەرچاوە، ئەو حفرەگەرەکە هەیە لە سەرچاوە ئەوانە دەرگیر بکرێت، ئاو لە لوتیان دێت، جزۆ ئەو نیشانەگەری خەفیفە، ئیشتیهایان تێتە خوارە و یعنی شیر ناخۆن، دوای چەند ڕۆژیش کۆکەیان دەست پێکات. هەر لەم مناڵانە کە لەو مناڵانی خوار تەمەن 9 مانگ بەرەو خوار یا ئەوانەی کە تازە لە دایکە بن، علایمەکە ئەگەر شەدیدترەوە بێتەوە ئەتوانێت نیشانەکان شەدیدتر بێت، یانێ
تا یاوی ئەو مناڵە ئەڕواتە سەرەوە، هەناسە سرعەتی ئەڕواتە سەرەوە، یانێ لە دقیقە هەناسە دەوری یانێ ئەگەر بیژمێرین تونترە بێتەوە، زیاتر لە حەدی نۆرماڵە بێت، لە سینگیانە خیزە خیزە ئەبیسرێت، خوڕخڕیان تێت لە کاتی خەوە، ئەوانە ئەتوانێت لە مشکڵاتێ بێت. و هەروەها چونکە قوڕ دەرگیرە بێت، ئەوەیە کە ناتوانن خۆن و ئیشتهایان تێتە خواریا شێوەی ترەتانی کە بڵێن کە بەهۆی ئەوەی کە لوتیانە گیرگێت، خواردن بۆیان سەختە، شیر خواردنە کە ئەو تەمەنە شیر خواردنیان بۆ سەختە، لە مەواردێکی زۆر زەعیفیش تووشی ئاپنە یا قەتعی تەنەفوسەوەن، هەناسیان قەتە بێ بۆ ماوەی 5 تا 10 سانیە. ئەوە لە نیشانەگەر خەفیفە. هەروەها وتم ئەگەر ئەم علایمە بوو ئەبێ حتممە بڕۆن لە مراکزێکی دەرمانیەوە، ئەم ئۆکسیژنیان پێ بدەن، لەوێ بەستەری بن. علایمەکە توانێت ئورژانسیەوە بێتەوە. چۆن ئورژانسیەوە بێتەوە کە ئیتر 100% ئەبێ پەلەی لێ بکرێت، ئەوەیە کە ئەو مناڵە کاتێکە هەناسە ئەدات بەهۆی سەختی هەناسەکەیەوە، کونی لوتی زۆرتر گوشا ئەبێتەوە، پێسی ئەو جەمبوون پێسیە لە قەفەسەی سینەیە بەهۆی ئەو مشکڵات تەنەفوسیە کە هەیەی زۆر سەخترە بێتەوە. ئەوانە جوز و ئورژانسگەرێکە کە ئەبێ ئەو مناڵە بە زووترین کار بنێرگێتەوە مرکزێکی پزیشکی و چارەسەر و دەرمانی بۆ بکرێ بۆ حفزی ژیانی ئەو مناڵە. دیارە نیشانەگەر تریش وەکو سیانۆزیانی ئەوەی کە ڕەنگی پێسی ژێر نینوک یا لچ بەرەوشینی ئەڕوات، ئەو حاڵەتێکی خەتەرناکە کە نیشانەی کە ئەوە کە ئۆکسیژن لە لەشی ئەو مرۆڤە کەمە بووەتەوە، ئەوەی ئەتوانێت لە نیشانەکان بێت. بەڵام بۆ گەورە ساڵگەر یا جوانان یا حتا مناڵانیش کە سەروی 1 ساڵ تا 10 ساڵیش علایمەکە هەر لەوانیشە دەسەمەنی کراوە، علایمەکە توانێت خەفیف بێ، ئەو کەسە هەست نەکات کە نەخۆشیکی ڤایرۆسی هەیە، پێوا بێت کە سەرماخوردگیکی سادەس، علایمەکەیشی لە بەشی ژووری دەستگای هەناسەوە خۆی دیاریەدات، لوتە گیرگەی قوڕگێشیان هەیە، سەرێشە و کۆکەیشیان هەیە، حاڵەت تایشیان هەیە، بەس ئەو نەخۆی نیشان نادە. لە کاتێکە زۆرش بڵێن بەقووەتە بێتەوە نیشانەکان ئەو نەخۆشیە، تا لەوێ خۆی نیشانەدات و هەست بە ماندوویتیش ئەەکەن. لە علایمە شەدیدەکانێکە لە گەورە ساڵانە ئەتوانین ئشارەی پێکەین، ئەوەیە کە کۆکەیە کە کۆکەکەیان زۆر بە توندی و بە فاصلەگەرێکی کەمە کە حتا زۆر ئەزیەتیان نەکات، لە قسمەت لە قەفەسەی سینە هەست بە توندیەکان، هەست بە فشارێکی زۆر لە ئەنازە بە دەرەکەن و مشکڵاتێکی تەنەفوسیشیان بۆ دێتەوە پێشەوە. ئەم ڤیرۆسە ڤیرۆسێکە وتمان و موسریە، بە ئاسانی ئەگوازرێتەوە، سرعەتی زۆرە بۆ گواستنەوە لە کەسێک بۆ کەسێکی تر، بۆیە ڕعایەت فاصلە یەکێک لەو شەرتگەرزە کە توش ئەم ڤیرۆسە نەبین، و هەروەها تەماس یا دەستپێین بە ئەشایەکەوە کە ئەم ڤیرۆسە ها بەخۆی وەک دەستگیرەی درگە، دەستگیرەی سەنگەڵی مینیبوس یا ئۆتۆبوسێکە تێدانیژین، یا ئەگەر مناڵان بە ئەسپاوبازی یاریەکەنەوە ئەسپاوبازیە بەدەست مناڵێکی ترەوە بێەوە مناڵەت حامڵ ئەو ڤیرۆسە بێت، ئەوانە ئەتوانێت کە هۆکار بن بۆ گواستنەوەی ئەم ڤیرۆسە. ئەو کارگەریژە کە بۆ پێشگیری ئەتوانین بکرێت، وەکو ئەنفڵانزای سادە دەست ئەبێ چەند جار بشۆرگێت، ئەگەر مەشکوک بووین دەستمەنداوە لە شەیئێکی کە مەشکوکین لێ ئالوودەیە، دەست بە ئاو ساون بشۆرگرێت، یا ئەو وەسایلگەرەی کە مناڵان مشتەرەکە لە بینیانە بەتایبەتەوە لە مەهدە کودەکگەرە ڕعایەتەکردی ئەبێ بشۆرگن هەر بە ئاو کە ئەو ڤیرۆسە لەسەری نەمێنێ. ڕعایەت فاصلە ئیجتماعیە، یانێ لەو کاتەکە شایع بوو ئەو نەخۆشیە هەیە، خۆپاراستنە لە دەستدان، ماچکردن، ئەوانە لەو ئاماگەرەسە کە بەرگریە کات لە تووشبوون بەو نەخۆشیە. و هەروەها تاو جێگەش بوومان کردێت لە هاتوچوو بۆ شوێنگەری کێ سەختە خودداری بکرێت.
ئەو واکسنیشە کە دوو واکسنە دروست کراوە تویان عوارزی کە هەیەی ئەوەیە کە ئەو شوێن تەزرێقە شوێن دەرزیەکە ئازاری هەیە ئێشی هەیە ئەوە معمولیە لە هەموو واکسنەکان تریژە و حاڵەتە هەیە ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکە کە لە واکسن معمولی ئەنفلانزای معمولیشتا ئەو کەسێک کە واکسنەکەی وەشان دوای چەند ساعات هەست دەکات کە ماندووە یا هەست بەواکە کە تای هەیە گەرمی لەشی هەیە یا لە جۆنگەکانیە هەست بە سفتیەکە کە وتم لە واکسنگەر تریشە و علایمە هەیە و شتەکان شتێکی خەتەرزان نییە نەتیجەکەیشی زۆر ئومیدوار کننده بووە هیوا بەخش بووە کە ئەو واکسنە دروست کراوە بۆ هیوایە کە ئاماری تەڵەفات بەتایبەت لە ناو مناڵانە یا ئەوانەی کە سەروی 85 ساڵ تەمەنن بێرێتە خوارەوە واکسنەکەیش هەر لە پێسی ئەو ڤایرۆسە لە پۆستەی دەرەوەی پرۆتئینێکە کە جێیان کردوێتەوە لەوە دروستیان کردووە. هەواڵی تر لەسەر ئاسپرینە. ئاسپرین قورسێکە کە پێ نوسخە دەسەکەوێت یانی بڕی بۆ داروخانە گەر نوسخەیشت نەبێت پێت یەدەن لە ئەسڵەت دارویکی ئازارشکێنە ئێش لابات غەیرە مخەدرە مخەدر نییە و هەروەها بۆ ئیلتیهاب بۆ تاو لەرزیش بەکاردێت بەڵام یەکی لە کارایگەرێک کە ئاسپرین هەیەی ئەوە یەکە ئێسلاح ئەڵێن مەهار کنندەی تەجەموع پلاکتی یانێ ئەو خستی خوێنە غەلیزی خوێنە لا ئەوە دە خوێن ڕەخێقە کات و بە زوانێکی سادەتر بڵێن خوێن ڕەخێخترەوە کاتەوە بۆیە بازێک کەسان لە سەروی 40 ساڵ بەروژوویە کەمی خواردتریش حتا 35 ساڵ بەروژور بۆ ئەوەی کە لە داهاتووە تووشی سەکتە نەبن چونکە ئەگەر خوێن لەختە بێتەوە خوێن نەڕوە ئەو لەختە بەر خوێن بگرێ کە بگێ بە مێش بە سەکتەی مەغزی دێتە پێشەوە ئەگەر ئەو لەختە ڕێگەی خوێن بە قەلب بە دڵ بوەسێت جەڵدە یا سەکتەی دڵ دێتە پێشەوە ئەوە یەکێ لە کارایگەرێکە قورس ئاسپرین هەیەی بەر بە خەستبوون یا غەلیزبوونی خوێن ئەگرێت. ئەو تاقیقاتەی کە کراوە متوەجی بوون کەسانێک کە سەروی 50 ساڵ تەمەنیان هەیە و ئاسپرینی شەخۆن حتا دۆزەکەیشی ها لە خوارەوە چون ئاسپرین دۆزەکانی فەرقەکە کەمێ مثلا ئاسپرین 100 هەیەی ئاسپرین 50 حتا ئەو کەسانی کە وتم خەوەرەکەەوە ئەڵێ کە تەمەنیان سەروی 50 ساڵە و دۆزەکەیشی ها لە خوارەوە ئاسپرین نەخۆن مشاهدەیان کردووە کە کەمتر تووشی کەم خوێنیە بن یا کەم خوێنی ناو ئەمانە زۆر کەمە بە دواتایکی تر کە کەسانێک کە سەروی 50 ساڵن ئاسپرینیش مەصرفەکەن کەم خوێنی یا ئانێمیان زۆر زۆر کەمە بە نسبەت ئەو کەسانێک کە ئاسپرین مەصرف ناکەن. ئەم تاقیقاتە لە 20 مانگی ژوەنی ئەم ساڵە کە یەک دوو مانگ لەوە پێشە کراوە لە نێوان ئەو کەسانێک کە کۆکراونەتەوە لە سەریان تاقیق کراوە 20,000 کەس بوون ئەوانیانە کە هەمویان سەروی 50 ساڵ بوون ئەوانیانە کە ئاسپرین ئەسڵ ناخن یا ئەوانیانە کە ڕۆژانە ئاسپرین مەصرفەکەن نەتیجەی ئەو تاقیقاتە هاتووەتە دەرەوە. خەوەرێکی تر هەیە ئەوەیە کە لەسەر کۆڕۆنا لەسەر ئەو شە تازانەی کە دێتە پێشەوە هەر بەڕەسیە کردێت ئەوە بوو کە چرخەی اقتصاد و دەوری بوو دەتوانین بڵێن لە تواو وڵاتەکانە دەوری بینی کۆڕۆنا بۆیە هەر تاقیق هەر لەسەری ئەکرگێت هێشتا بەردەوامن کە بتوانن نەتیجەگەری تازەتر لەو تاقیقاتە بکراوێت. لەو تاقیقاتێک کە کراوە ئەوەیە کە ئەو کەسانێک کە جۆری خوێنەکەیان ئابووە زۆرتر احتیمالی دەرگیربوون بەو نەخۆشی کۆڕۆنایانە بووە لە چاو ئەو کەسانی کە گروخۆینیەکان ئەوە مەبەست ئەوەیە کە ئەوانەی کە گروخۆینیان ئەوە نییە کە حتمەنە کۆڕۆنایان نەگرتووە بەس کۆڕۆنایان گرتووە بەڵام ڕێژەکەی زۆر لە خواردترەوە بوو بە چاو ئەوانەی کە گروخۆینیان ئایا
یعنی زۆرترین ڕێژەی تووشبووان بە کۆرۆنا لە جۆری ئەوانە بوو بە کە جۆری خوێنەکەیان ئایا و خواردترینیشی ئەو کەسانی کە جۆری خوێنەکەیان ئەوە دیارە گرروپ خوێنی ئابێشمان هەیە ئەوە توانێت لەو ناوڕاستە قەراری ببێت. تاقیقاتی تریش کراوە کە لەسەر تاثیراتێک کە کۆرۆنا بوویەتی لەسەر پرۆتوێنی خوێن ئەوە یەکە و کەسانێک کە توش کۆرۆنا بوون دوای کۆرۆناکە هەستیان کردووە بۆ ئەوەی کە وەکو پێشتر نییە بە تایبەت لە فەسڵی گەرما و هاوینە کەمتر لەلایەن مێشولەوە ئەگەسرێن. ئەمە 100% تایید نەکراوە بەڵام جامعی پزیشکی ئیعلامی کردووە کە خەبەرگەری وا هاتووە کەسانێک کە ناڵان بوون بەدەست مێشولە و ئیسا ئەڵێن کە مێشولە عزیەتمان ناکات بەڵام یەکی لە احتیمالات هەیە 100% تایید نەکراوە کە ئەوە هۆکاری توشبوون بە کۆرۆناس کە ئەو تاثیراتێک لەسەر پرۆتینگەر خوێنە دایناوە ئیسا مێشولە لای ئەو کەسانەوە نای. وەکو ئاخرین خەوەریش کە تاقیقاتێکی تازەست لە زانکۆی شەرقی فنلاند دەکراوە تاقیقاتەکە لە نێوان 2500 کەس لە ڕەگەز هەم پیا و هەم ژن کراوە کە ئەو تاقیقاتێش وا بووە کە ئەو کەسانەی کە ڤیتامین دی خۆن دۆزاژەکەی یا میزانەکەیشی ها لە سەرتەرەوە زۆرترە کەمتر توش بە نەخۆشی بیماری گەر دهلیزی قەلب ئەوەن بە کە بە ناو نەخۆشی فیبرایلسیۆن دهلیزی ئەناسێت ئەم نەخۆشیە زۆرتر وەکو نەخۆشی ئاریتمی یانێ لێدان نەبزی قەلب میزانەکەی ئەشێویە بە یەکە میزان نییە ئەو فاصلەگەریە ئەشێویە بە یەکە. ئەو تاقیقاتی کە کردویانە ئەو کەسانی کە چەژن چەپیا و ڤیتامین دی دیاری ڤیتامین دی ئەبێ ڕۆژانە مەصرف کرێت دو ئەوانەی کە دۆزەکەی زۆرتر لەسەرەوە بووگە کەمتر تووشی نەخۆشی فیبریلاسیۆن دهلیزی کە ئەو نەخۆشی گەر ڕیتمیک قەلبە ئەبن کە ئەو نەخۆشیە خۆی ئەتوانێت سەرچاوەیەک بێ بۆ جەڵدەی دەماغ یا بۆ سەکتەی مەغزی یا بۆ نەخۆشیگەر کەمکاری یا ناڕەسایی دڵ. ئەوە یەکێک لە نەتایجێک کە پێشنهادیش کراوە جیا لەوەی کە وڵاتی خۆر کەمەیگرێ یا خۆری زۆرە بەتایبەت ئەوانە کە تەمەن ئەڕواتە سەرەوە مەصرفی ڕۆژانەی ڤیتامینی دێ تۆسیە کردووە. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان تا پێگەیشتنەوەیکی تر لە بەرنامەیەکی تر ژیانێکی پڕ لە شادی و ئاوات و سڵامەتیتان بۆ لەلایەن خۆم و باقی هاوکارانم بۆ بە ئاواتە خوازی.